زاگرۆس ناوی زنجیرە کێوێکە لە نزیک دەریاچەی وان لە باکووری کوردستانەوە بەرەو ڕۆژهەڵاتی کوردستان شۆڕ دەبێتەوە و بەشێکی دەکەوێتە باشووری کوردستان. کاگومیت هێژم ئیمساڵ ئەم دارانە بە نسبەت پارەکە ئافەتی هەر زۆر کەمترێ. پار و پێرار ئەو پارەکە بە تایبەت ئەو دەموکە لێ یا بوو یەکسەرە دارستانەکەی وێران کردبوو، بەڵام ئیمساڵ ئافەتی هەر زۆر کەمترە و ئەو نەی نەماوە بێژی هاتماشای کە وڵا خۆ پارێکە ئافەت فرەتر ئەڵبەتە و بربەگزا و دەورکانیانەشە بوو ئیسەشە پێم وا بێ بڕۆ شوێنێر ماویەسی وەێ لەم منتەقەیە نەماوە نا ئافەتی ماوە دارستانێکی جوانێ، بەڵام یەکشت ئەحساسەکەم زۆرترین ئافەتێ کە ئایسێ زەرەر و زیانە گەێنێ بە دارستان و لە ناوێ باد ئینسانێ. خۆزگە ئافەتەکە چەند ساڵ ڕایە کەس لەم خۆ داربڕینەکە و سووتانەکە و لەناوبردنەکە هەموو ساڵێ هەیە. باس سەرنجی ئەم دارە بین بزانین ئیمساڵ لە چاوپارەکە چۆنە وەزعی. ئەمە زانین چی پێڵێن؟ ئەمە گزگلی پێڵێن. ئەم گزگلت ماشا چ جوانە ئیمساڵ پارەکە ئەمە ئافەت لێ یا بوو یەکسەرە خراپی کردبوو وەلە ئیمساڵها چەندی جوانە ئافەتی کەم بۆ تۆ گزگلەکە جوانە. خاصیەتی چی بوو لە ناوەکە چی؟ ئەم گزگلت ماشاکە ئەم حاڵەتی ئەمیە بۆ ئەم پودرێ بۆ زەعفونیکردن زەخم ئیسفادەیان لێ یەکرد. وەختی ئاژەڵێ حیوانێ زەخمارە بوو لەجێ وە زەعفونیکردن ئالەمیان نەکرد بەسەر پشیە زەخمەکەی وشکە کرد و زەعفونیە کرد. ئەمە بۆەوە خاز بوو ماشەیە دەقی حاڵەت زەعفونی بۆ قەیمیەکان بۆەوە ئیسفادەیان لێ کرد بۆ زەعفونیکردنی زەخمەکان. ئیمساڵ چەندی جوان و ڕێکوبێ پارێک یەکسەرە دافلەقا بوو لە ناو چوو بوو شیرینی لێ یا بوو ئافەتیش لێ یا بوو خراپی کردبوو. هەر شتێک هەیە لەم دارستانە خاصیتێکی هەیە ئەمە زۆرتر ئەوە کەمە پێ بزانین خاصیتی زەعفونی و خاصیتی دارویە فرەتر زانین دارە بەڕۆکەن کە خۆ داناوە دوسێ ساڵ لەمەوبەر چەندێک گەورە بوون ئەچین تماشای ویشەکەین باشە؟ ئەم زنجیرە کێوە زیاترین خاکی ڕۆژهەڵاتی کوردستانی لەخۆگرتووە تا نزیک ئاوی کەندا و درێژ دەبێتەوە. بە درێژایی زنجیرە چیای زاگرۆس گەورەترین و چڕترین دارستانی بەڕووی ڕۆژهەڵاتی ناوین و کوردستان.
ئەمە دارگۆیش ئەی ماشەڵڵا چەند گەورەیە خۆ یەکسەر وشکیش بووە کاکە باوە بە نەزەر من حداقل 200 ساڵ بێت 150 ساڵبانە حیف نەبێ وشک بووە هەرە بەخوا علەتی چییە وش بوو؟ وڵا پێم وەڵ جا ئەمە دەلیلی وەڵا بە نەزەر من فقط دلیل ئەمانە ئافەتە ئەمە خۆ ئاورێ وایش نەبووە لەگرا دلیلەکانی ئافەتە و ئاگرە و وەلی ئەمە احتمال هەر ئافەتە شتێکی لێدا بێت ئابم شێوە یەکڕا وشک بوو هەچڵی تەڕ نەماوە ماشا کاکە چی هاتووە هەر یەکڕا وشک بووە لە تەنەوە بنەکەی وشک بووە وا حیفێ جا گۆیش زۆر دێریش گەورەیە بێت یانە تۆ هەراو چڵەش کۆلێتەوە تماشاکە هەڕەحەت بە 20 ساڵ ئەنج ئەوەی لێ بێت ئەمە زۆر تەمەنیەسی بەڵام بە بڕوای من حداخل بان 150 ساڵە بێت هەرە وەڵڵا ئێمە وەکو ئەنجمەنێکی ژینگە پارێز بەناو ئەنجمەنی سەوزی چیا ساڵانە سەردانی هەموو دارستانەکانەکەین لەسەر ئافەتەکان و نەخۆشیەکان و ئەو مەترسیانە کە لەسەری دارستان هەیە لە چواروەرزی ساڵدا وەکو هاوین بەهار و پاییز ئەڕۆین بە هاواری دارستانەوە ئەڕۆین کە ببینین دارستان ها لە چ مەترسیەکە چ کێشەهایەکی لەگەڵە ئایا نەخۆشین و ئافەت لەسەر دارەکان تا چ ڕادەیە چوە سەبەرەوە و هەروەها ئەگەر ئاورێ داربڕینی ئاورکەوتنەوەیە لە دارستانەکانە ڕووبدات ئەنجومەنی سەوزی چیا خۆبەخشانە و بە دڵ و گیانەوە بە هاواری دارستانەوە دەڕۆین. زاگرۆس هەزاران ساڵە بەهەشتێکی بەناو کوردستان بە سروشتێکی ناوازە خوڵقاندووە. سروشتێک لە شاخ و دار و ئاو دار بەڕوو پاڵەوانی ئەم سروشتەیە. نا لێراشە بۆمانەیە لێرا کەمە ڕووی نەبانتر لێرە احتمالێ بۆمان بێ کەمێ دوورە لە دەستڕەسی مردمانی احتمالی ئەرایشە بێتی نەی بوو سوحاڕن ڕۆ ئەوێنە ئەم دارە شەوەکەی هەبا بیکەنینۆمدا حیفە بە جێی نێڵێ
بەخوا دەیسەر ئەشێ نەیوڕی ئەمە پیاوەتیدان بێ گەێنە دارێت لە قوپەی نشکەینەوە ئەمە قەدیم دیاشکان دادێسا ئەم شەوە کەوهینەچە بۆ هێمە نەماوە ئەمە جۆخەیەکەم بعد دوای هێمەیەکەتی ئیسفادەی لێ بکە عادل بێنەوە هەرە وڵی تو وەختی نیمەڕۆس و شتێکمان نەماوە دەرێت دە دێقەیەکەوێ با بڕۆین بیشۆرینەوە ئیتر لێرە تازەیتر باوەڕ ناکەم شەوەکەمان بۆ بێ ئێرە سنووری نێوان ڕۆژهەڵات و باشووری کوردستانە ئەم دی و ئەو دیوی نیشتیمانێک لە داربڕوو لێرە داربەڕوەکان ڕەنگیان تێکەڵی یەک بووە و سیروان پارچەیەک لە خاکی باشووری کوردستانی گرتۆتە باوەش و تینوێتی ئەم دوو شاخە بەرزە دەشکێنێ کە هەزاران ساڵە وەک ئاشقە و ماشقە لە یەکتر نابن. داربەڕوەکان لە تەمەنی 20 بۆ 50 ساڵی بەڕوو بە خۆیانەوە دەگرن، بەڵام لە هەر 10,000 بەڕوو دانەیەکی دەتوانێت گەشە بکات و ببێتە داربەڕوو. لە چەند دەی ڕابردوو لە کوردستان بەڕوویان لە ناو ئاشەکان ورد دەکرد و لە ئاردی بەڕوو نانیان دروست دەکرد، بەڵام لە وڵاتانی دیکە ئاردی بەڕوویان بۆ قاوە بەکاردەهێنا و تا ئێستاش قاوەی بەڕوو خواستی زۆری لەسرە، چونکە پڕە لە نیشاستە، پرۆتین، کوێریست و تانۆن کە چارەسەرن بۆ چەندین نەخۆشی وەک هەوکردنی گەدا، زامیری خۆڵە و نەهێشتنی شەکرەی خوێن. قاوەی بەڕوو بۆ کوردستان نامۆیە، وەک چۆن شەوەکە یان شۆکە بۆ جیهان و تەنانەت کوردستانیش نامۆیە. شۆکە هەنگینی داربەڕووە کە دانیشتوانی بناری شاهۆ سەدان ساڵە بە هاتنی پاییز لە شەکرۆکەی سەر بەڕوو دروستی دەکەن. ئای براکەم مانێنەوەن مانەوەن وەخێر بێنەوە وەخێر بێتەوە سیۆڵە گیان وەخێر بێتەوە وەخێر بێنەوە. ئای دەستان خۆش بێ، ئای دەستان خۆش بێ.
باش 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 بەڕوو مادەیەکی هاتیە وە ناوی تانون. ئەم تانونە هێمە لە ئیسلاحی خومانایەژین پێش شەوەکە. شەوەکە چۆن تەولید ئەوێت؟ شەوەکە وەقەی دارەکانە هەست لە فەسڵی پاییزە کە سەرما ئەجوێ شەوەکە دروست ئەوێت لە قەی بەڕوەکان. و هێمە جەڕێن ئەم بەڕوانە ئەکەنینەوە تێرینی لە جێیەکا کۆیەکەینەوە ئاوی بۆ نێنەبان قەشەنگ و بختە ئاوێکی نیمە گەرم نەتەواو داخ. بعد بەڕوەکانی تێەکەین لەوە دو بەڕوەکان دەرتێرین ئاوەکە ئەپاڵێوین دوایەوە پاڵافتمان دایانین تا ئەنیشێ وەختێ ئەشخاڵەکەی نیشت هێمە هەڵەسین دووبارە ئەی پاڵێوینەوە و وەختێ پاڵافتمانەوە ئارێکی بۆکەینەوەکەینە ناوی خازانێ ئەی کوڵێنین. ئەم داری بەڕوە گەورەترین نەعمەتە بۆ ئێمە. هێمە توانین هەم لە بەڕوەکەی و هەم لە گەڵاکەی استفادە بکەین بۆ حیوانەکانمان. چەند ساڵێکە خۆڵبارین بووە سەباعیسی وشکبوونی دارستانەکان داربەڕوەکانی زاکروس. ئەم خۆڵبارینە ئەوەرێتەبانی ئەم گەڵاودارە و وشکەکان نایڵێ نەفەس پێشن. و لە دوای ئەوە نەخۆشینێکی وەناوی نەخۆشینی سەرەتان بووە بەعەسی لە بەنچوونی ئەم دارانە. نەخۆشینی سەرەتان تەوەستی باڵندەگەلێ پەرەندەگەلێ و ناوی پەرەندەکە و ناوی بۆرەجڕەس. لە وەختێکە ئەمە وەختێ دروست ئەوێت ئەو پەرەندە فرە خۆشی تێ لە ئەم بەرگ و دارەکە ئەمە بەرگ و دارەکەیە ئەمە شتێ تەولی دەکا وەکو بەڵاڵووکە پێژن ئالوبالوی وەحشی ئەوە زۆر خۆشی تێلەوە لە ناوی ئەوی چا ئەو هینە چەسپێکی هەست. بعد ئەم جانەوەرە کە ئەیخوا وەختی ئەڕواتە پێینەکان مەدفوع کاتە قەی ئەم دارە ئەو مەدفوعە پەیوەند ئەوەسیە وەندارۆ و سەرەتان وە وجود تێری. ئەم سەرەتانە وەکو غودەی ئەمەسە ئەگەر تماشای بکەن قەشەنگ ئەو دارە لە بین ئەوە ئەگەر هێمە نەکەوینە فریای ئەم دارانە ئەم سەرەتانە پەخشەوێتەوە لای ئەم دارانە و ئەشێ هێمە هەڵسین ئەم دارانە هەرەسکەین تا ئەمانەوە خەی ئەم دارانەوە نەمێنی ئەم سەرەتانە. هەزاران ساڵە دەیبڕنەوە و ئاگری تێبەردەدەن بەڵام هەر پیت و بەرەکەتی لێدەبارێ و بۆ بەفر و باران نەبێ سەری ناچەمێنێتەوە و بەسەر بەرزی لەسەر شاخ و داخی ئەم وڵاتە هەر وەرزە و بەڕەنگێک جوانی دەبەخشێ. تاڤگەی تین لە باینگان بە خوڕەی ئاوەکەی نزگێنی هاتنی بەهار بەگوێی ئەو دار بەڕوانەدا دەچڕێنێ کە ڕەگیان شاخەکانی کون کردووە. بەفری سەر شاخەکانی پاوەش خۆیان پێناگیرە و بەرەو دار بەڕوەکان شۆڕ دەبنەوە تا پەلوپۆی سەوزی دار بەڕوەکان نیشتیمان داپۆشێ لە جریوەی چۆلەکە و قاسپەی کەوەکان. بەڕوو هێمای بەرخودانە و تا 2000 ساڵیش دەتوانێ بژی بەڵام زۆر جار بەهۆی بڕینەوەی بۆ خەڵوز
نەخۆشی، ئاگرکەوتنەوە، وشکە ساڵی و خۆڵبارین ژیانیان دەکەوێتە مەترسی. چین تماشای بەڕۆکان کەین پێرارەکە داماننا زاین دەرهاتوون کچم پێرۆ ئامەسە بەخ دۆرساگیان تۆ بێرۆ ئەزانی مەکامە حەزەکەی ئاوا گەورە بووە بەخ تماشایکە چەرێ جوانە دۆرساگیان ئەمیشە درێکتە گەورەکە وەی چەندێک گەورە بووە زانی ئەرە وەڵا کەمێکیشی سوتاوە لێ باشە زۆری نەسوتاوە فریای کەوتوون چۆن من خۆم گەورە بووم لەم 3 ساڵایمی شەروا گەورە بووە ئەرێ کچی جوانەکەم گەورە بێت بۆ داهاتوویە بیرویە من ئەمەدانێم وتم من ئەمەدانێم وەختێکیش گەورە بووم خەڵک دەبەریادانجێم ئەمە هینەکەی من ئەمەدار بەڕۆکەی منەدام ناوە فەرینجا بەڕووی شەکە بۆمانەزانی بەڕۆکەی خوێن و استفادەیشی لەکەن کچە جوانەکەم دۆرساگیان چماشا کە وەختی خۆدەم دارانتەدا ناوە لەگەڵ خۆتا گەورە ئەبن چەنێ خۆشە ئەیان بینین ببینینیان خۆشحاڵە بین هەر بۆ لە ناو نەچوون ئەم دارستانە بوو بۆ ئاوەرنەدان ئەم دارستانە بوو چەندین کەسوەکو کاشەریف و کاوەمیدگیانی خۆیان لەدەستدا داینیان وەڵام منیش ئەم ساڵەکۆ دەربەڕوویە تردانێم وەکو چاویشم ئەیان پارێزم